تاندانم بۆیە پێم خۆش بوو چاپتەری دووش شێوازی چاپتەری یەک بە شێوازی ئۆنلاین دابنێ و ئیشەڵڵا ئەمەش هەر بەردەوامی ئەبێت هەموو چاپتەرەکان هەوڵەین بە شێوازی ئۆنلاین دابنین بۆیە بەنسبەت چاپتەری دووە لە هەفتەی پێشووە ئەگەر بیرتان بێت بەشی یەکەم واتە دیمان سایدمان لە محازەرەکەدانا بەڵام ئەم محازەرەیە پێم خۆشە وەکو مراجعەیەکی خێرا بەسەر دیماندی شابڕۆینەوە بێگومان بەڕێزان سەپڵای و دیماند و فاکتەری گرنگی زانستی ئابوورین ئەتوانین بڵێین زانستی ئابووری بە شێوازێکی گشتی لەسەر ئەم دوو فاکتەرە گرنگە تاکید زۆر دەکاتەوە دەیان بیردۆزەی ئابووری هەیە و چەندین لێکدانەوەی ئەکادمی و زانستی هەیە کە باز لە فاکتەری دیمان دەکاوە باز لە فاکتەری سەپڵایەکە کە وەک وتمان ئەم دوو فاکتەری بەهێزن بۆ تحلیلات و بۆ شیکردنەوەی بارودۆخە ئابوووریەکان یاخود بۆ شیکردنەوەی بارودۆخی بازار لە هەموو شوێنەکە چونکە ئەگەر تەماشا بکەن هەموو بازارەکان بە شێوازێکی گشتی پشتە بەستێت بە خواست لەگەڵ خستنە ڕووا تا دیماند لەگەڵ سەپڵایە ئەوەی کە بەنسبەت دیماندەوە هەیە وەکو ئاماژەمان پێکردووە دیماند وتمان بریتیە لە چی یاخود quantity demand the amount of good or service that consumer is willing and able to buy at a given price واتە بە شێوازێکی گشتی بڕێکە لە شمەک و خزمەت گوزاریەکان کە بەنسبەت کەنسیومە زات کەنسیومە بەنسبەت کەنسیومە واتە بەنسبەت بەکاربەرەوە ڕۆڵێکی گرنگی هەیە کەواتە هەرچی فاکتەری دیماندا پەیوەستە بەلایەنی بەکاربەرەوە واتە بەلایەنی مستەهلیکەوە واتە بە شێوازێکی گشتی دیماند بڕێکە دیمان کەی دروستە بێت ئەتوانین بڵین بڕێک لە شمەک و خزمەت گوزاریە کە بەکاربەر توانای کڕینی هەبێت able to buy توانای کڕینی هەبێت لەگەڵ ئەوەشە توانای پێدانی نرخەکانی بێ واتە بە شێوازێکی گشتی ئەمە و کاتە بۆمان ڕوو نەبێتەوە هەموو کەسێک و هەموو بەکاربەرێک هەموو مستەهلیکێک خواستی هەیە هەموو بەکاربەرێکیش حەزی هەیە کەواتە چی کاتێک خواست دروستە بێت چی کاتێک ئەتوانین بڵین بڕی خواست دروستە بێت لەلایەن مستەهلیکەوە بۆ بەدەزێنانی کەڵا و خزمەت گوزاریەکان ئەو کاتێکە ئەو شمەک و خزمەت گوزاری کە لە بازاڕە هەیە لەگەڵ داهاتی ئەم بەکاربەرەیە بگونجێت واتە ئەو کاتە خواست دروستە بێت کە بەکاربەر توانای کڕینی هەبێت و لەگەڵ توانای پێدانی نرخەکانی هەبێت ئەو کاتە ئەتوانین بڵین خواست دروست بۆ بۆ چێ بۆ کەنسیومە بۆ بەکاربەر دروست بۆ مستەهلیک دروست بۆ هەموو کەسێکیش وەکووتمان حەزی هەیە هەمووان تەسەورەکەم جۆرێک لە جۆرەکان حەزمان لە ساری باش بێت بە جۆرێک لە جۆرەکان حەزمان لە خانووی باش بێت ئەمە حەزە ناتوانین ئەم پارەیە بین بۆ کڕین یاخود بۆ بەدەزێنانی ئەو کاڵا و خزمەت گوزاری کە لە بازاڕایە بۆ بەدەزێنانی ئەو سیارێ بۆ بەدەزێنانی ئەو خانووە کەواتە ئەمە ئێمە کە باسی ئەەکەین تەنیا حەزمان هەیە کە توانای کڕینەمان نەبوو هەر لە چوارچەوەی حەزامێنەوە بەڵام کە توانای پێدانی نرخەکەیمان نەبوو و توانای کڕینەکەیان هەبوو ئەوە بە دڵنیاییەوە ئەوە خواست دروستەکە لێرەشا لە خاڵی دووەما دیماند سکێجۆڵمانەیە دیماند سکێجۆڵ واتە a table showing the relationship between the price of product and the quantity of the product demand واتە خشتەیە کە بە شێوازێکی گشتی پیشانی ئەیات the relationship between the price of a product واتە ئەم خشتەیە پیشانیات پەیوەندی بەنێوان نرخی بەرهەمەکان and the quantity of the product demand واتە پەیوەندی بەنێوان نرخی بەرهەمەکان و بڕی خواست لەسەر بەرهەمەکان پیشانەیە ئەو دواتر بە شێوازێکی عملی ڕوونی ئەەکەین و هەروە دیمان کەرف occur that shows the relationship between the price of a product and the quantity of the product demand واتە ئەوێک شەماوەیە کە پیشانیات پەیوەندی لە نێوان نرخی بەرهەمەکان لەگەڵ خواست لە بەرهەمەکانە بەڕێزان ئەمەی کە باسمان کرد ئەم دوو خاڵی دوایی دواتر بە شێوازێکی عملی لەسەر وێنەکان پیشانیێن ئەوەی کە ئیسایی بینن ئەمە دیمان سکێجۆڵە طبعا لە دیمان سکێجۆڵە دوشتی زۆر گرمانەیە پرایسمانەیە لەگەڵ کوانتیتی ئەگەر تەماشا بکەن لایەنێکیمانەیە ئەم لایەن ئەبێتە پرایس تەماشا بکەن بەڕێزان تیشکەکە ئەمە پرایسە ئەم هێڵەیان پرایسە و بە هەمان شێوەش ئەمەشیان کوانتیتی ئەگەر تەماشای ئێرە بکەن ئەمەشیان کوانتیتیە کەواتە ئەمە دیمان سکێجۆڵە بە شێوەیەکی گشتی با تەماشا بکەین بزانین ئەمە چۆن دروستە بێت چۆن ئەم ریلیشنشیپە لە نێوان هینەکانە دروستە بێت ئەگەر لێرە تەماشا بکەن بەڕێزان ئەگەر نرخ بۆ هەر وحدەیەک یاخود بۆ هەر کاڵایەک $125 بێت تەماشاکەی لێرە بڕەکەی 5 یەکەمانەیە 5 وحدەمانەیە 5 کاڵامان هەیە
ئەگەر نرخ بە 125 دلار بێ کەواتە هەر مستهلیکێک ئەتوانێت 5 وحدە بەدەست بێنێ تۆ تەماشای ئاڵوگۆڕە نرخەکان بکە لێرە گۆڕانکاری نرخەکانە دروستە بێ بەڕێزان ئەمە یەک نرخەکان ڕوون ئەەکەینەوە لێرە ئەگەر تەماشا بکەی نرخ 175 دلار مستهلیک ئەتوانێت چەندێک بەدەست بێنێ ئەتوانێت 3 وحدە بەدەست بێنێت کەواتە بە شێوازێکی گشتی ئەگەر نرخەکان لە بازاڕە بۆ هەر وحدەیەک یاخود بۆ هەر کاڵا و خزمەت گوزاریەک 175 دلار بێ تۆ ئەتوانیت 3 وحدە بەدەست بێنی ئەمە بە نسبەت بەکاربەرەوە تەماشا بکە لێرەیە ئەگەر بێت نرخەکان دابەزێت لە 175 دلار دابەزێت بۆ 150 دلار ئەوە بە شێوازی گشتی خواستی بەکاربەر زیاد دەکات لە 175 دلارەوە نرخ دابەزێت بۆ 150 دلار کەواتە ئەو بڕی کاڵایی کە بەکاربەر خواستی هەیە بۆ بەدەستهێنانی لە 3 تەحول ئەکات بۆ 4 کەواتە گۆڕانکاری لە نرخەکانە لە 175 دلار بۆ 150 دلار ئەبێت ئەوەی گۆڕانکاری لە بڕی خواستی بەکاربەر بۆ بەدەستهێنانی کاڵا و خزمەت گوزارێکە کەواتە 175 دلار بوو 3 وحدەی بەدەستهێنا بەڵام ئێستا دابەزیوە بۆ 150 دلار ئەتوانێت 4 وحدە بەدەست بێنێ تەماشا بکە بەڕێزە نرخەکان ڕادایانە لەسەر دابەزین لە 175 دلار بۆ 150 دلار پاشان بۆ 125 دلار بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکە لەوە نرخەکان جارێکتر دابەزیوە کەواتە چی زیاکات کەواتە خواستەکە زیاکات بڕی دیمان زیاکات کەواتە لەگەڵ هەر گۆڕانکاری نرخەکانە گۆڕانکاری لە بڕی خواست شاد دروستە بێت بە شێوازێکی خێرا تەماشاکە بەڕێزان لە 175 دلارەوە خواست دابەزیوە گرێوان بۆ 75 دلار کەواتە بڕی خواستی زیاد دەکات کەواتە لێرە ئەگەڵەچی ئەگەین بە نقطەیە بریتیەوەیکە بۆ ماڕوو بێتەوە پەیوەندیەکی پێچەوانە هەیە لە نێوان سعرەکان و لەگەڵ بڕی خواستە بۆچێ بۆ بەکاربەر هەتاکو نرخەکان دابەزێت بڕی خواستی زیادەکە و بە پێچەوانەوە تەماشا بکە بەڕێزان ئەگەر نرخەکان لە 75 سەرکەوە بۆ 125 لێرەشەوە بە بڕی خواست کەم ئەبێتەوە کەواتە علاقەیەکی عەکسی هەیە بڕی خواست بۆ کاڵا و خزمەت گوزارەکان لەگەڵ ئەو بڕی کە بەکاربەر پێویستی پێیەتی تۆ تەماشا بکە بەڕێزان بە نسبەت بازار چۆن گۆڕانکاری پێیەت market demand خواست لە بازارە the demand by all the consumer of the good or service and the market demand curve is derived by horizontally selling of the individual demand curve for good or services بەڕێزان بە شێوازێکی گشتی شێوازی گۆڕانکاری لە بازارە ڕاستەوخۆ پەیوەستە پەیوەستە بە خواستی بەکاربەرەوە ئەگەر بەکاربەر خواستی هەبوو لە بازارە و داهاتشی هەبوو لە بازارە بە شێوازێکی گشتی بازاریش گۆڕانکاری بەسەرایەت ئەم سڵایدە بە چی ڕوونەکەینەوە بە نمونەیەک ڕوونەکەینەوە بەڕێزان تۆ تەماشا بکە ئێستا بارودۆخی هەوای کوردستان و بارودۆخی عێراق بەهۆی گۆڕانکاری لە بەهای دراوەکەیەوە تووشی ئاڵوگۆڕێکی جیاواز بۆ بازاڕەکان تەماشاکەی نرخی کاڵاکان بەرزەو بووە و لە هەمان کاتیشا ئەو دراوەی کە لە دەستی هاوڵاتیە قووەی شیرایی کەمەوە بووە واتە هێزی کڕینی کەمەوە بووە کەواتە بە شێوازێکی گشتی داهاتی تاکە کەس لە هەرێمی کوردستان و لە وڵاتی عێراقشا داهاتەکەی وردەوە بە سنوورداری ئەڕوات کە داهاتەکەی بە سنوورداری ڕۆی وردەوە بە قووەی شیرایەتی کەمەوە بووە واتە هێزی کڕینی لەدەست داوە ئۆتۆماتیکی بۆتە هۆی کەمبوونەوەی داهاتەکەی تۆ تەماشاکە ئەمە زیاتر ڕوونەکەینەوە لە چەند ساڵی ڕابردووە حکوومەتی هێرێمی کوردستان بەهۆی قەیرانە ئابووریەک لە دوایەکەکان ئەو گرفت و کێشە ئابووریانی کە لە هەرێمی کوردستانە ڕوویە بەهۆی دابەزینی نرخینەوەتەوە بەهۆی کەمبوونەوەی ئەو داهاتی کە دەستی ئەکەوێت و بەهۆی کەمبوونەوەی داهاتی دەستی هاوڵاتیان و بە شێوازێکی گشتی داهاتی حکوومەتی هێرێمی کوردستانیش کەمەوە حکوومەت پەنای بردەبەرچی حکوومەت پەنای بردەبەر ئەوەی کە ڕێژەی لێبڕێ چە جێبەجێ بکات واتە پاشەکەوتی سیستەمی پاشەکەوتی موچەی جێبەجێکرد لە هەرێمی کوردستانە بەڕێزان کە سیستەمی پاشەکەوتی موچەکرد ئۆتۆماتیکی داهاتی دەستی خەڵکی کەمەوە بوو
تۆ تەماشا بکە کەواتە پارە لە بازاڕەکانە پارە لای کەنسیومە پارە لای بەکاربەر بە شێوازی گشتی کەمەوە بوو کە پارە کەمەوە بوو ئۆتۆماتیکی کارەوە لەسەر بازاڕەکان دروستە تەماشام کە بەڕێزان حکومەتی عێراق کاتێک کە بانکی ناوەندی بڕیارێکی یا بۆ کەمکردنەوەی بەهای دراوەکەی چی پیشاننا ئەوەی پیشاننا کە پارەی لە خەڵکی وەرگێ ئۆتۆماتیکی نەهات بڵێ فەرمانبەرێک من لە ماهەیەک 250,000 لێ بڕم هاچی کرد هات بەپی بڕیارێکی بانکی ناوەندی ڕێکەوتنی حکومەتی عێراق لەگەڵ بانکی ناوەندیە چی کرد بەهای دراوەکەی کەمەوە کرد بەهای دراوەکەی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمی کردەوە بۆ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمی کردەوە لەبەر ئێمە ئەو داهاتی کە دەستمانەکەوێت لە فرۆشتنی نەوتۆیە واتە وڵاتی عێراق کە ئەو داهاتە گشتی کە دەستێکە لە فرۆشتنی نەوتۆی نەوتەکەش بەچیە فرۆشە بە دۆلارە فرۆشێ کەواتە حکومەتی عێراق داهاتی گشتی بریتیە هەچی بریتیە لە دۆلاری ئەمریکی بۆیە هات ئۆتۆماتیکی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمەوە کرد کە ئەم وەردانەوە ئاگر یاخود ئەم ڕێکارە نەختینەوەی جێبەجێکرد لە وڵاتی عێراق ئۆتۆماتیکی بڕێک پارە لە هاوڵاتی کەمەوە بووە کەواتە بە شێوازێکی گشتی ئێمەش بازاڕەکانمان پڕ لە کاڵە و کەلوپەل و خزمەتگوزاری بیانی ئەم کاڵە و کەلوپەل و خزمەتگوزاریانە بە دۆلاری ئەمریکی بۆمانێت کە بە دۆلاری ئەمریکی بۆمانێت دۆلارەکە بەهای بەرزە و بۆ بەرامبەر بە دیناری عێراقی کەواتە نرخی کاڵە و خزمەتگوزارەکان بە شێوازێکی گشتی لە بازاڕە بەهای بەرزە بێتەوە و لە بەرامبەرە هاوڵاتیش پارەکە کەمەوە بوو بەهاکەی کەمەوە بووە کەواتە بەڕێزان لێرە چی دروستە بێت بەنسبەت هاوڵاتی ئەگەر بگەڕینەوە سەر سڵایدەکان بەنسبەت هاوڵاتی و نرخەکان ئەگەر تەماشا بکەن نرخ بەرزە بێتەوە وردووەوە کە نرخ بەرزە بوو وردووە دەخواستی بەکاربەریش کەم ئەبێتەوە کەواتە ئەم عیلاقە عەکسیە لە ئێستا لە هەرێمی کوردستان و لە وڵاتی عێراقا جێبەجێکرد ئەمەش نمونەیەکە ئەگەر تەماشا بکەن هەمان نمونەی دووبارە بۆ تۆ بەس بۆ ئەوەی بە شێوازی وێڕی بۆ ئەوی بەرچاوتان ڕوون بێت ئەمەشیان چیمانەیە ئەمەشیان